ئێرە گوندی چەمسوورخاوە لە ناوچەی قادرکەرەم بوو بە دوام مەنزڵگەی پێشمەرگە و فەرماندە نازم کەرکووکی. بەرەبەیانی ڕۆژی 22 هەشتی ئەم مانگە نازم کەرکووکی فەرماندە و تێکۆشەری دێرین و ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ململانەی لەگەڵ نەخۆشیەکەی لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری ئۆبسالای وڵاتی سوید بۆ یەکجاری ماڵ ئاوایی لە نیشتیمان کرد. کاکە نازم لەو تێکۆشەرانە بووە کە گیانی تەمەنی لە پێناوی گەل و وڵاتا بەخت کردووە. هەر لە هەڕێتی لاوێتیەوە چەکی پیاوەتی و شەرەف و خەبات و تێکۆشانی لە پێناوی داکۆچی کردن لە گەلەکەی و لە خاکەکەی کردەشانی. یەکێک بوو لەو تێکۆشەرانەی لەگەڵ هاوڕێکانیدا دوای ئەنفالە بەدناوەکە توانیان لەم ناوچەیەدا بمێنەوە و ناسنامەی ئەم ناوچەیە جارێکی تر بە دوشمنانی گەلەکەمان ڕابگەێنن کە ئەم دەڤەرەیەکێکە لەو دەڤەرانەی کە لە خەبات و تێکۆشان و قوربانیدان و شەید بوون بەردەوام بوون. نازم کەرکووکی زیاتر لە چارەکە سەدەیەک تەمەنی لە خەباتی پێشمەرگایەتی و پارتیزانی و ڕێکخراوەیی و سەربازی بۆ ڕزگاری و سەرفرازی گەلی کوردستان تەرخان کرد. هاوڕێ و هاوسەنگەرانی کۆچی دوای هەڤاڵ نازم کەرکووشی بە خەمێکی قوڵ و زیانێکی گەورە دەزانن بۆ هەڤاڵانی یەکێتی و هێزەکانی پێشمەرگە. خوشک و برایانی عزیز، نوێنەری لایەنە سیاسیەکان، دام و دەستگا حکوومیەکان، هاوڕێ و هاوسەنگەرانی کاک نازم، هەمووتان بەخێر بێن بەسەر چاو. لە دوور و لە نزیکەوە گەورەتان کردین و پێ و پێڵاوتان بەسەر چاومان. کاک نازم کەرکووکی لە 40 ساڵی ڕابردووە یان ڕووتر لە شۆڕشی نوێی گەلەکەمانە ناوێکی دیار و تایتڵێکی جوانە. بەشێکی زۆری خەباتی پێشمەرگایەتی کاک نازم لەم دەڤەرە بووە. نازم نەجم ئەحمەد ناسراوە بە نازم کەرکووشی لە دەی نوێی 1961 لە شاری کەرکووکی قودسی کوردستان لەدایک بووە و لە ساڵی 1976 پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەی ڕەنجدەرانی کوردستان کردووە. لە ژیانی پێشمەرگایەتیدا 3 جار لە لێواری مەرگ گەڕاوەتەوە. دواپلەشی دەکرێتە ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان. شاخەوان عەبدوڵڵا، بادی نانسات، گوندی چەمسوورخاو لە ناوچەی قادرکەرەم.